بەداخەوە ئیمڕۆ حاڵەتێکی تری توشبووی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی گیانی لەدەستدا کە گەنجێکی تەمەەن 36 ساڵ بووە و پێشینی هیچ نەخۆشیێکی تری نەبووە بەڵکو بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە بۆکو لە چەند ڕۆژی ڕابردوودا ئێمە ڕامانگەیان کە یەکێ لە حاڵەتەکانمان باری تەندروستی ناجێگیرە و هەموو ئەو ئیجراتوانەی لە ڕووی چاودێری پزیشکی و هەروە چارەسەرەوە کە پێویستە بە پێی ستانداردی جیهانیە بۆی جێبەجێکرا بەڵام بەداخەوە هەر سوودی نەبوو و باری تەندروستی بەرەو خراپتر ڕۆی تا کۆتاجار ئیمڕۆگیانی لەدەستدا کامە خۆی بەرکەوتەی پێانی توشببووی تر بۆ لە ڕابردوودا و ئێستا ئێمە کۆی گشتی هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا کە هەمانە توش بوو 96 حاڵەتە لە شاری سلێمانی کە لەم 96 تقریبان 8 حاڵەت بۆ حەو حاڵەتی تریشیان هەندێک جار پێویستیان بە ئۆکسسیجین دەبێت و لە دوو حاڵەتیشدا ئێمە ڕێگەی پلازمامان بەکارهێناوەکو لە ڕابردوودا بەکارهێنمان هێنا و سوودی هەبووە و بەڕاستی ئەڵم بەڕاستی ئەمە ڕوونکردنەوە بم کە ئەو هەڵکشانەی کە لە ژماری توشبوواندا و ئەم بارە تەندروستی ناجێگیرانی کە ڕوودەدا لە حاڵەتەکاندا بەهۆی پابند نەبوونی هاوڵاتیانە بە ڕێنمایەکانەوە کەوا دەکات ئێمە حاڵەتەکان درەنگ بگەنە لامان و ئێمە لە سەرەتادا و لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە ئێمە بە دوای ڤایرۆسی کۆرۆناوە بووین بەڵام بەداخۆ ئێستا ڤایرۆسی کۆرۆنا لە دەرگای نەخۆشخانەکان دەدات و حاڵەتەکان سەرچاوی توشبوونیان نادیارە واتە ئەمەمانەی وایە حاڵەتی توشببووە لە ناو شاری سلێمانی و هەرێمی کوردستان کە ئێمە نەمان دۆزیونەتەوە و نادۆزرێنەوە لەبەروی بەرکەوتنێکی زۆر هەیە ئەگەر لە ڕابردوودا حاڵەتێکی توشببوومان دەدۆزیەوانێ بەرکەوتەکانی ڕەنگە 3 حاڵەت 4 حاڵەت بۆیە بەڵام لە ئێستادا ڕەنگە 1 حاڵەت دەیان کەسی توش کردبێ بۆیە بەڕاستی ئەگەر هاوڵاتیان پابند نەبن دۆخەکە بەرەو خراپتر دەڕوە و ژمارەی توشبووان زیاتر دەبێت و نەخۆشخانەکان پڕ دەبێت و ڕەنگە ئەو ئیجراتە سەحیانی کە پێشووتر ئێمە لی دەترساین و لە وڵاتە زۆر پێشکەوتەکانی ئەوروپادا بوونی هەبوو کە نیان دەتوانانی هەموو توشبوویەکی ڤایرۆسی کۆرۆنا نەخۆشخانە داخڵکەن ئێمەش بگەین بەو حاڵەتە ئەمە 180 قەرەوێڵەمان ئامادەیە بۆ ڕوبەڕوونی ڤایرۆسی کۆرۆناوە لە ئەگەری زیادبوونی حاڵەتەکانیش ڕەنگە نەخۆشخانەی کە تایبەت بکەین بەڵام شتێکمان بیر نەچێت تەنها بینا و پێداویستی و قەڕەوێڵەنی ئێمە سەرچاوی مرۆیمان پێویستە سەرچاوی مرۆیش کارمەندێکی پزیشکی بێ کارگوزارێ بێ یەکەیەکی ئیداری کارژێڕی بێت تا پزیشیەک بەڕاستی ئەمانە چەندین ساڵان تەوێت تا پێ بدەگەن لەبەرەوە بەڵێ ئەگەر بێت و خەڵک پابند نەبێ ژمارەکان توشکەن ئێمە ترسی ئەومان دەبێت کە نەتوانین هەموو توشبوویەک وەربگرین بەڵکو خەڵک لە ماڵەوە کەرەنتینە بکەین بڵین لە ئەگەری بوونی نیشانەدا تۆ سەردانی نەخۆشخانە بکە جارێکی تر قۆناغی کەرەنتینەکردنی هاوڵاتیان دەست پێکاتەوە نەخێرەمە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەو ئیجراتە تونگانە نبین و کە لە سەرەتادا کراوە چکە بەڕاستی باریدارایی خەڵکیش بە ینی هێڵێکی باریکەیە لە بینی معیشەتی خەڵک و تەندروستی خەڵکە نەخێرێمە دەمانەوێت هاوسەنگێکی تەواو ڕابگرین لە بڕیارەکانماندا بۆ هاوڵاتیان بۆی بتوانانی هەم باریدارەیان هەم باری تەندروستیشان لە بەرچاو بگرین بەڵام بە هیوام پابندبوونی هاوڵاتیان بە ئاستێ بێ کە بتوانین ئێمە قۆناغەکانمان بەرەو پێشتر بڕوا و لەم دۆخەی لە ئێستادا هەین تێپەڕ ببین چکە لە ئەگەری پابند نەبوونی هاوڵاتیان بەڕاستی ڕەنگە کارەسات ڕوو بدات و ڕەنگە ئیجراتیش گۆڕانکاری تیا بکرێ هەروە ڕێنمایەکانیش گۆڕانکاری تیا بکرێت